پالپشتی و پشتوانیکردنا بریارا گریدانا کنگرای کتیا نشمان کوردستان بردوامی هەیە. کادرên vê hezbê jî li qezaya berdereş piştevaniya vê biryarê dikin û dixwazin di demê xwe da ev kongre bihête girêdan. من وەکو کادرێکی یەکێتی نیشتمانی کوردستان لە سنووری قەزای بەردەڕەش پشتگیری ئەم بڕیارەی بەستنی کۆنگرە دەکەم بۆیش بەستنی کۆنگرە بە زرور دەزانم یەکەمیان دواتریش یعنی دەبێتن هەروەکو لە پرۆپەگرامی یەکێتی هاتووە لە 2 مانگ دوای کۆچی دوای سکرتێری گشتی دەبێت ئەو کۆنگرە ببەسترێت و یعنی کارێکی واجبە. لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی هاوسەنگە لە ناو کوردستان و بۆیە دەبێت کۆنگرە بەسترێتن و بۆ ئەوەی خاوەن یەک بڕیار و یەک فکرەی نوێ بێتن. کۆنگرێک بیتن هەماڕەنگ بیتن بیر و ڕای جوانی تێدا بیتن کۆنگرەیەک بیتن کە بتوانیتن یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو پێشەوە باتن و باشتر بکاتن و یەکێتی بگەڕێنەوە بۆ دۆخی جاران. من هەموو ئەندامان و کادران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕێی ئەو بڕیارەی دەکەن کە کۆنگرێک بێتە بەستن کۆنگرێک بیتن هەموو ئاواتەکانی ئەندامان یەکێتی بەدی بنیتن. کادرên hêketî encamdana kongrê bi baştirîn çareser dibînin ji bo derbasbûn li van arîşeyan. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەر ئەو زوروفەی کە لە هەرێمی کوردستان و شەڕی داعش پێدا تێپەڕی 4 ساڵە بەسەر کۆنگرە و نوێبوونەوەی حیزبەکەمان تێپەڕی و ئێستا یەکێتی و هەروە هەرێمی کوردستانیش کە پێویستی بە یەکێتیەکی بەهێز و تۆکمەیە پێویستیی گرنگمان هەیە تا لە دوای کۆچی دوایی هەوالی تێکۆشەر و ڕابەری گەورەمان ڕابەری نەتەواتی جەنابی مامزرا پێویستمان بۆ کۆنگرە ئەنجام بدەین و بۆ نوێکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆنگرێک بی کۆنگرێکی نەوعی کە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا بێت چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی کاریگەرە پێویستی بەوەیە سەرکردایەتێکی نوێ بە بیر و باوەڕێکی نوێ بە فکرێکی گەنجاتی بێتە گۆڕەپانی سیاسی بۆەوەی درێژە بە خەباتی سیاسیمان بدەین درێژە بە خەباتی نەتەواتیمان بدەین بۆی ئەو ئامانجانێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئاواتی بۆ بگەینە. Pitiriya kadrên êketî demek dirêje li hêva rojeka wihan. Ev palpiştîkirina girêdana kongra êketî jî li piştî wê biryara civata navendiya êketî dihêt ku biryar daye kongre bibîte dergehek da ku hemî kêşe bihêne çarekirin. Dilbirîn Gazî, Kursat News, Berdereş.